دوێنێ تەنیا تاریکی و تیشکێکی کزی موبایل هەبوو، بەڵام ئەمڕۆ چیرۆکەکە گۆڕاوە. لە لای ماهیر و محەممەدم ئەو دوو خوێندکارەی دوێنێ و لە ڕۆژانی ڕابردوو تەنیا لەژێر تیشکێکی کزی موبایل وانەکانی خۆیان دەخوێند، بەڵام ئەمڕۆ ڕووناچی گەڕاوەتەوە بۆ ماڵەکەیان و هەردووچیان لەژێر ڕووناچی گڵۆپەکان وانەکانی خۆیان دەخوێن و ئەرکەکانی قوتابخانە جێبەجێ دەکەن. دوای بە دوواداچوونەکەی پێیان بۆ دۆخی ژیانیان، ئێستا ماهیر و محەممەد چیتر پێویستیان بەلایەتی مۆبایل نییە. ئەوان بە بزێک و پێشوازیان لە هاتنەوەی ڕووناچی دوای 20 ڕۆژ لە بڕانی کرد و بەڵێنیاندا بە سەرکەوتنیان لە خوێندن وەڵامی ئەم هاوکاریی خێرخوازان و کەناڵی پەیام بدەنەوە. زۆر دڵم خۆشە، دەستان خۆشبی. ئێستا زۆر بە باشیوانەکانم دەخوێنم، دەستان خۆشبی، دەستی خێرخوازانیش خۆشبی. یعنی ئەگەر ئەنگۆ و خێرخوازەکان نەبانە ئەمە کارەبامان نەداتەوە. زۆر دڵمان خۆش بوو کە کارەبامان گەڕاوە، دەستی خێرخوازانش خۆشبی، دەستی ئێوەش خۆشبی کە کارەباتان بۆ ئێمە گەڕاندەوە. ئەوجە تو دەبی یەک وعدم دێ بە باشی دەرسەکان بخوێنی. وعد ئەم دەرسەکانی خۆم بە باشی تێخوێنی. دەنجی خێزانەکە گەیشت و دەرئەنجامەکان خێرا بوون. دایکی محەممەد و ماهیر سوپاسی هەموو ئەو لایەنانە دەکات کە نەیان هێژ منداڵەکانی لە ناو سارد و سڕی و تاریشیدا بمێننەوە. ئێستا زۆر مەمنونیانم، دەستخۆشیان لێ دەکەم. ئیشاڵە لە کارەکانی خۆیان هەروها سەرکەوتوو دەبن. ڕەبی خوا خێریان بنووسی، ڕەبی خوا پاداشتی ئەو خێرایان بداتەوە. زۆر دڵخۆش بووم کە چاوم بەو شتانەکە زۆر یعنی ئێستا درم زۆر خۆشە بەڕاستی. دوێنێ درم زۆرتون بوو، بەس ئێستا بە هاوکاری ئێوە و خێرخوازانیشە هاوکاری خێرخوازان زۆر درم خۆشە زۆر. هاوکاری خێرخوازان تەنیا ڕووناچی نەبوو، بەڵکو بە هاوکاری دەستگای بەخشین گەرمیش گەڕایەوە بۆ ماڵەکە لە کاتێکدا سۆپای ماڵەکە بەهۆی بێنەوتیەوە پێشتر کوژابەوە. دیارە دەستگای خێرخوازی بەخشین دوای بینینی ئەم راپۆرتی کەناڵی ئاسمانی پێیان دیارە ئێمە دوای بە دواداچوونیشمان هەڵساین بە کۆمەڵێک پێداویستی ناوال کە پێکات بوون لە 80 لتر نەوت و سەبەتەیەک خۆراک و کۆمەڵ پێداویستی تری خواردن لەگەڵ خۆمان هێنەمان و بڕی 200,000 دینار وەکو موسەی ماگانەمان بۆ ئەم خانەوادەیە دابین کرد کە هەموو مانگێک موسەمان بۆ بڕینەتەوە. جگە لەمەش ئێمە دوای لاری نەبوونی ئەم خێزانە و ڕزامەندیاندا لەسەروەی لە دەستگای خێرخوازی بەخشین ئێمە لە بەرنامەی کاری داهاتووی مانگی ڕەمەزانی پیرۆزی ئەم ساڵدا پشتیوان بەخوای گەورە بە هیمەتی خێرخوازان خانوێک بۆ ئەم خانەوادەیە دابین دەکەین و وەرزگاریان دەکەین لە کریسیاتی. خەمێکی گەورەی ئەم ماڵە کە تاریکی بوو کۆتایی هات، بەڵام ماهیر و محەممەدی بێباوک هێشتا لە ناو خانوێکی کرێدان و چاوەڕێی دەستی میهرەبانی خێرخوازانن تا بۆ هەمیشە لە خەمی کرێچێتی ڕزگاریان بێت و پاشە ڕۆژێکی گەشتر بۆ خۆیان مسۆگەر بکەن. ئیبراهیم زیاد، کەناڵی پەیام، هەولێر.